پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برایەتی خستە نێوانی سەحابەکان فەرمی أيها الناس إن ربكم واحد ألا لا فضل لعربي على أعجمي ولا لأعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا أسود على أحمر إلا بالتقوى. فرمي فضلی هیچ عربێک بەسەر عەجەمێکان نییە، هیچ عربێک نابێ خۆی بە گەورە بزانێ بەسەر کوردێکا بڵێ من مادەم عەرەبم، و هیچ کوردێک خۆی بەسەر عەرەبێکە فەرز نەکا بڵێ من مادەم دەستم گرتۆ بە ئیسلامەوە. هیچ سوورێک بەسەر هیچ سپیەکە، هیچ سپیەک بەسەر هیچ ڕەشێکە، هیچ ڕێزێک بۆ ئینسان دانانرێت لای خوا ئیلا بە لە خواترسان نەبێت، بە تەقوا نەبێت. کێ هەتا متەقی بێ، هەتا فەرزەکانی خوا جێبەجێ بکە و خۆی لە حرامەکان پارێزێ و لای خوا بەڕێزە. ڕەنگە کابرایەکی کورد لە لادێک لە لادەکانی کوردستانە لە لای خوا زۆر حورمەتی باشتر بێت تا لە لای کابرایەکە لە مەکە و مەدینە کە ئەو لێ ڕێزی مەکە و مەدینەیەکە نازانێ و عیبادەتی خوا ناکە و خوای پەروەردگار هەر ئیهمالی کردووە. هیچ کەسێک پێی وان نەبێت ئێمە کە دین باس ئەکەین پێمان وا بێتتر عەرەب لە هەموو دنیا باشترە. واللهی زمانی خۆمان و خاکی خۆمان و وڵاتی خۆمانمان لە هەموو شوێنێک بەلاوە خۆشترە، بەڵام ئێمە ئینسافمان هەیە ئەگەر کابرایەکی فەلەستینی غەزەیەک بکوژرێ پێمان ناخۆشە. کابرایەک کە بە ناوی کوردەوە کوردایەتی ئەکات و پێی خۆشە ڕۆڵەی موسڵمانان جەرگیان بسووتێ و بکوژرێن، ئەمەیان نائینسافیە. ئێمە کە دوعای خەیریان بۆکەین ئەوەیان باشترە. ئیلا بە تەقوا نەبێت، برایەتی هەبێت، بەڵام ئەبێ برایەتیەک لەسەر دین بێت. تۆ ناتوانانی برایەتی لەگەڵ کەسێکا بکەیت کە شەریک بۆ خوا قەرارەدا بڵێ کاکە بژی لەگەڵیە، تەعایشە و پێکەوە ژیانە و کابرا بیدعاکە، خورافیاتەکە، شیرکەکات، ئەو بە قسەی خوا و پێغەمبەری خوا ناکات صلی الله عليه وسلم. با دینەکەی وە خۆی جێبەجێ بکات، سەری ماچەکەی، دەستی ماچەکەیت. لەبەر ئەوە تەعایش و پێکەوە ژیان کەلیمەیەکە بۆ لەکەدارکردنی ئینسانی موسڵمان، و هیچ کەسێک نییە واللهی تەعایش و پێکەوە ژیانی لەگەڵ خەڵکا هەبێ ئیلا سوێن بەخوا تەنەزولی لە دینەکەی کردووە، تەنەزولی لەو بەرنامەیە کردووە کە خوا ناردوویەتی. ئینا ئینسانی موسڵمان بە عیزەتە، بە غیرەتە بەرامبەر بە دینەکەی، لەگەڵ موشریکە ڕەفیق نییە، نوێژ لە دوای موشریکەوە ناکە، ناڵە کاکە کوڕە گرنگەوەی هەر کەسێ بێت تۆ نوێژی لە دواوە بکەیت. ئەوە بێدینیە، ئەوە بەڕاستیەکەی نەپاراستنی عەقیدە و بیر و باوەڕە. هەر کەسێک ئیمانی بەخوا هەیە هەموو شەعائیرەکان جێبەجێ ئەکات، هیچ مخالەفاتێکی نییە. مخالەفات بابەتی عەمەل و سلوکی ناڵێین، کابرا تاوانەکە، گوناهەکە، بەڵام ئیتر شیرک هیچ مەجالێکی تیان نییە، بیدعەی مکەفەرە مەجالی تیان نییە، تێکەڵبوونی لەگەڵ کەسانێکان مەجالی تیان نییە. ناکرێ بە ناوی ئەوەوە بڵێ وەڵا با ئەوە تەعایشە بێ و برایەتی ناپارێزێ و ئەو برایەتی نەپاراستوە، ئەو وازەی لە دینەکە هێناوە، ئەو ئەسڵەن کافر بۆ مرتەد و مشریک بۆتەوە لە دینەکان نەماوە.